لا پێناو ڕێخستنی کاری تەکسی لە کوردستاندا وەزارەتەکانی ناوخۆ و گواستنەوە گەیاندن بڕیاریان داوە هەر پارێزگایەک لۆگۆ ڕەنگ و شریتی تایبەتی خۆی دەبێت. شۆفێرانی تەکسی لە پارێزگای سلێمانی 6 مانگ مۆڵەتیان هەیە تا شریت و لۆگۆ بۆ تاکسیەکانیان وەربگرن. بە پێچەوانەوە دوای ئەو ماوەیە هیچ شۆفێرێک بۆی نییە داوای وەرگرتن پێشکەش بکات. ئێمە بۆ تەکسیەکانی ناو شاری سلێمانی ڕەنگی شینمان داناوە بۆ لەزگەکان و لەزگەی تەکسی خەتەکانیش ڕەنگی قاوەیە و ئێمە لە ناو شاری سلێمانیە نزیکەی 27,000 تەکسیمان هەیە کە هەڵگری تابلۆی پارێزگای سلێمانی لەگەڵ و تەکسیانەی کە سوورسپین و ئەو شۆفێرە بێڕەزانەی کەوە تەکسیان پێ و هەڵگری تابلۆی دوهۆک یا هەولێرن ئەوانە ئەبێ لە پارێزگاکانی خۆیان کار بکەن لەبەرەوەی سەرەتای ئەو ئۆتۆمبیلانە لە بەڕێوەبەتی هاتوچەی ئەو پارێزگاراندا هەیە. ئەو پرۆژەیە لە ماوەی 6 مانگە لەمڕۆ دەست پێکە هەتا 6 مانگ برایانی شۆفێر دەتوانن سەردانمان بکەن بە مەبەستی پێدانی فۆرم و پڕکردنەوەی دوجار شریت و لۆگیان پێن دوای ئەو بەروارە هیچ کەسێک مافی ئەوەی نییەکەوە داواکاری پێشکەشکە بە مەبەستی هێنانی تەکسی گەڕۆک بۆ ناو شاری سلێمان. شۆفێر دەبێت فۆرمێک لە هەرێک لە بەڕێوەبەتی هاتوچۆی سلێمانی و بەڕێوەبەتی بەڵگی تاوان و ئاسایش پڕ بکاتەوە. دوای پڕکردنەوەشی فۆرمەکە بگەڕێنێتەوە بۆ بەڕێوەبەتی گواستنەوەی سلێمانی. لەسەر مەرجەکانی شۆفێری تەکسی بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی ئاماژەی بەوە کرد دەبێت شۆفێر ساڵانی ئۆتۆمبیلەکەی بە ناوی خۆیەوە بێت و نابێت فەرمانبەری پلەیەک تا 6 بێت. ئەو مەرجانە یەکەمیانە بێ و کەسە ئۆتۆمبیلەکە ساڵیانەکەی بە ناوی خۆ بێت هەڵگری مۆڵەتی شۆفێری گشتی بێت دانیشتووی سنووری پارێزگای سلێمانی بێت و نابێت موچەخۆری میری بێت و ئەو کەسانێک کە موچەخۆری میرین و لە مەدەنیە ئیژەکەن ئەوانە هەتا دەرەجە 6 ڕێگا پێدراون بەڵام لەوە زیاتر ڕێگان پێ نادرێتکەوە کاری شۆفێری تەکسی بکەن. بەپێی ڕێنمایەکان شریتی تەکسی بۆ هەولێر ڕەنگی سوور و بۆ سلێمانی ڕەنگی شین و بۆ دهۆکیش ڕەنگی ڕەش دەبێت. هەرچی پارێزگای هەڵەبجەیە ڕەنگی تایبەت بەخۆی بۆ دیاری نەکراوە و شۆفێرانی ئەو پارێزگایش ڕەنگی شینی پارێزگای سلێمانی وەردەگرن. بۆ تاکسیەکانی دەرەوەی شاریش ڕەنگی قاوەیی دیاری کراوە و هەموو تەکسیە کۆدێکی تایبەت بەخۆی هەیە کە سەرنشین دەتوانین لە هەر حاڵەتێکی نەخوازراودا کۆدەکە وەربکرێت و سکاڵا لەسەر شۆفێرەکەی تۆمار بکات. لە هەرێمی کوردستان زیاتر لە 95,000 تەکسی بوونی هەیە. کاری بەخشینی شریت و لۆگۆ با کۆمپانیەکانی کەرتی تایبەت دراوە و لە پارێزگای سلێمانیش کۆمپانیای کافرۆش لۆگۆ بە تەکسیەکان دەدات و لە بەرامبەر پێدانی لەزگە و شریت 18,750 دینار لە شۆفێران وەردەگرێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.